لیژنە هاوبەشەکانی قایمقامیەتی سلێمانی چیتر ڕێگە نادەن بە مێر منداڵ و نەوجەوانان و ئەوانەی تەمەنیان لە خوار 18 ساڵەوەیە لە کافتریاکان نێرگەلە بکێشن و لە مەیخانەکان مادە کوحولیەکان بخۆنەوە. هەر خاوەن فرۆشگا و کافتریایەک ئەم ڕێنمایە جێبەجێ نەکات شوێنەکەی دادەخرێت و ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە. سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامیەتی سلێمانی دەڵێت سەردانی هەموو ئەو شوێنانە دەکەن و داوای پێناز لە گەنجان دەکەن. هەر کەسێک تەمەنی لە خوار 18 ساڵەوە بێت شوێنکارەکە سزا دەدرێت و شوێنەکەی دادەخرێت. ئێمە وەکو لیژنە هاوبەشەکانی قایمقامیەتی سلێمانی ئاماژمان لە دەرکردنی ئەو بڕیارەکە لە شوێنەکەشەکانی پارێزگای سلێمانی لە کافتریا و دوکانی مێ و ئەو شوێنەی کە خوارد و خواردنەوەیتیایە مناڵی خوار 18 ساڵ کە نەبێت هۆکاریەوەی کە پێویستە مرۆڤ لە تەمەنێکی دیاریکراوە بیر لە چاک و خراپی خۆی کاتەوە بۆی کە بتوانە بڕێت لەسەر چارەنووسی خۆی بووە. بۆی ئەمە لیژنە هاوبەشەکان بە وردی چاودێری و شوێنانە ئاکەین لە سنووی پارێزگای سلێمانی کە زیاتر لە 200 کافتریامانەیە بوورە زیاتر لە 100 شوێنی فرۆشگای مەی فرۆشتن و خواردنەوەی مەیمانەیە بە وردی چاودێریانەکەین لە ڕێگەی تیمی تایبەتەوە کە نوێنەی لایەنە پەیوەنددارەکان و دەستگامنیەکانی پارێزگای سلێمانی تایە کە نوێنەی بەڕاستی ئاسایش و پۆلیسی تایە لە کاتی سەردانکردمان بۆ شوێنانە ئێمە داوای باس لەو کەسانەکەین یان هەوێت لەو کەسانەکەین کە لەوێ دانیشتون ئەگەر گومانمان هەبوو تەمەنیان لە خوار 18 ساڵە ئەگەر کەسێک لە ناو کافتریایان شوێنێکی خواردنەوەی مەی هەبێت تەمەنی 18 ساڵ کەمتر بێت ئێمە ئیجراتی یاسایی لەگەڵ خاوەن شوێنەکە ئەکەین و شوێنەکەی داخین و ڕێکاری یاسایی بەرامبەرگیرن. توێژەرانی کۆمەڵایەتی هۆشداری دەدەن لە دیاردەیچوونی گەنجان بۆ کافتریاکان و شوێنی مەی خواردنەوەکان ئەوانە کە بناغەی کۆمەڵگە پێک دەهێنن بەم جۆرەی ئێستا بەلێشاو لە کافتریاکان بە نێرگەلە کێشانەوە ڕۆژ بکەنەوە و لە بارەکان سەرقاڵی خواردنەوەی مادە کوحولیەکان بن بناغەی کۆمەڵگا بە پایی لەرزۆک بنیاد دەنێن. پێویستە لەسەر دایک و باوکانیش ڕێگە بە منداڵەکانیان نەدەن گیرۆدەی ئەم جۆرە شوێنانە بن. ئەم بابەتە کە ڕێگە خۆشکردنیشی گەورەی لە پشتەوەیە کارەسانیشی گەورەی بۆ کرێت پێویستە وشارەیەکی زیاتری لەبارەوە پەیدا بکرێت بۆ ئەوەی بزانرێت کە ئایندە توێژی گەنجان و هەرزەکارانی ئێمە ئەخاتە مەترسی و کەساتیان لە کەدارەکات و مەترسیشی گەورە لە سەرژیانی ئایندەیان دروستەکات ئەگەر بێت و ڕێگری لەم کارە نەکرێت. پێویستە دایکان و باوکان ئاگاداری مەترسیەکانی کافتریا و مەیخانەکان بن لەسەر گەنجان وەرزەکاران پێویستە بزانن کە منداڵەکانیان شەوان و ڕۆژانە چنە دەرەوە بە هاوڕەتیکی یەکەن تێکڵاویکی یەکەن لەکوێ ئەمیانەوە سەردانی شوێنەکەکەن بۆی بزانن هیچ نەبێ ئەو پەروەردەی کە دوو ڕۆژی دیکە ڕوبەڕووی ئەم خراپەکارانی کە ڕوبەر منداڵەکانێت دوێکی لێ بەرپرسیارە. بەهۆی ئاڵوودەبوونی گەنجان بە کافتریاکان ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەیان زیاتر و زیاتر دەکات. بەشێکی زۆریشی هۆکاری بێکاری و نەبوونی پیشەیەکی تایبەتە. لە ساڵی 2019 ژمارەی کافتریاکان نزیکەی 1000 کافتریای تێپەڕاندووە و شارەزایان دەڵێن نەبوونی هۆشیاری پێویست لەلایەن دایک و باوکان و کەمتەرخەمی حکومەت لە ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجان وای کردووە بازاڕی کافتریاکان گەرمتر بێت و لەو نێوانەشدا سەدان گەنج و لاو دەبنە قوربانی و دواتر بە سەختی کۆمەڵگە و دایک و باوکان دەبێت باجەکەی بدەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.